في هذا المقلب القريب من التجمعات السكانية زبڵخانەیەکی نزیکی گەڕەکەکانی شاری تەعزە زبڵ و خاشاکی زۆرا زۆری تێدادا دەسووتێنرێت بە درێژایی ڕۆژ دووکەڵ لێرە بەرز دەبێتەوە و بە ناوچەکانی دەوروبەریەدا بڵاو دەبێتەوە و بەرەو چینە بەرزەکانی بەرگە هەواش سەر دەکەوێت. ئەمانش بران و ماڵیان نزیکی زبڵخانەکەیە، هەر هەمیان سیەکانیان تووشی نەخۆشی بووە، زیا دوا توش بووی خێزانەکەیە. ئێستا لە نەخۆشخانە گەڕاومەتەوە، کۆکەیەکی زۆرم هەیە. هۆکارەکەش ئەو تەپ و تۆز و دووکەڵەی زبڵخانەیە کە 24 سەعات دەسووتێت و بە درێژایی ساڵ ناوەستێت. پزیشک پێی گوتم سیەکانم هەوکردنێکی زۆریان هەیە. إلى جانب التداعيات الصحية تضاعف هذه سوتاندنی پاشماوەی زبڵخانەکان زیانی بۆ تەندروستی مرۆڤەکان هەیە و کاریگەری خراپەکانی گۆڕانکاری کەش و هەواش زیاتر دەکات، چونکە دەرهاوێشتەکانی کاربۆن هەواپیس دەکەن و پلەکانی گەرماش بەرز دەبنەوە. راپۆرتەکانی سندوقی نێودەوڵەتی دراواشکرایان کردووە کە لە یەمەن ڕێژەیە و غازانە زیادیان کردووە دەبنە هۆی قەتیزبوونی گەرمە. ئەگەر لە ساڵی 1999 17 ملیۆن تۆن دۆمۆکسیدی کاربۆن بوو بێت، ئەوە لە 2020دا گەیشتۆتە 31 ملیۆن تۆن. کاریگەری نەرێنی و ئەرێنیشی هەیە. ئەرێنیەکانی هۆکارێکە بۆ زۆربوونی بارانبارین کە لافا و خزانی خاک و خۆڵ و کێشەی تر دەخاتەوە. هەرچی کاریگەریە نەرێنیەکانیشە بریتە لەوەی کە وشکە ساڵی دەهێنێت یان پلەکانی گەرما بەرز دەکاتەوە. ئەوانش لەسەر ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاو و سەقامگیری هاوڵاتی کاریگەری دەبێت. دانانی یاسا بۆ کۆنتڕۆڵکردنی ڕافتارە زیان بەخشەکانی مرۆڤ و بەرەمهێنانی وزەی جێگرەوە لە هەموو بارەکاندا دیارترین نیە و چارەسەریانن کە شارەزایان پێشنیاریان کردووە تا ئێمن ژینگەیەکی پاچی هەوێت. بينما يواجه العالم والمنطقة تحديات كبيرة في لا کاتێکدا ژینگەی ناوچەکە لەگەڵ ئاڵنگاری گەورە و ڕوبەڕوو بۆتەوە دەبینینە ناو ئەو دەوڵەتانی کە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا لاوازترینن یەمەن پلەی هەفتەیەمینی وەرگرتووە. هەر بۆیە شارەزایان ئامۆژگاری حکوومەت دەکەن استراتیژیەتێک بۆ چارەسەرکردن و خۆپاراستن دابڕێژێت بۆ ئەوەی مەترسیەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کەم بکاتەوە. أيمن قائد كردستان سوتشار من محافظة تعز جنوب غرب اليمن.